بەرواری چواردەی هەشتی 2024 ڕۆژی چوارشەممە حملەیەکمان کرد بۆ بێستانسوور و بۆ سەیرانگای بێستانسووریش بەو شێوەیە کە لەگەڵ کۆمپانیای ئۆرانۆس بەسەری نوێنەرانی بەڕێوەبەرادێکی شارەوانەکان وەکو کۆمپانیای ئۆرانۆس هەڵسای بە پاکردنەوەی سەیرانگای بێستانە سوور لەسەر بڕیاری سەرپەرشتیاکانی شارەوانی خۆمان و شارەوانەکە گشتەکان لیژنەی خۆمان و لیژنەی گشتیش کاک سروشت و کاک جوتیار و کاک سالار هەڵسای بە پاکردنەوەی ئەم مەنتیقە هەمووی ئینشەڵا هەموومان پاک سەر جادە ڕئیسەکان و ناو سەیرانگاکان و هەموومان کۆنتڕۆڵ کردو پاکمان کردو لەخوا بەزیادە وەکو کۆمپانیای ئۆرانۆس بە ئەرکی خۆمان ئەزانین هەموو شوێنە پاکەینەوە و داوای لە هاوڵاتیانەکەن ڕچاوی پاک و خاوێنی بکەن و دەبەوشیت فرەندە لە ملاولا و پاشماوەی خواردنەکانیان بکەنە عەلاگە و کیسە و داینێ بۆمانیان بارێکین ئێستا هەڵسای بە پاکردنەوەی ئەم ناوان لەژێر چاودێری شارەوانەکانە و شارەوانەکەی خۆمان و شارەوانی گشتی ئێمە لە ناو سەیرانگای بێستانسوورین لە سنووری شارەوانی عربەت سەیرانگایکی زۆر خۆش و کەشوهایەکی تایبەتی هەیە بەڵام بەداخەوە بەبوونەوەی کە زۆرترین خۆڵ و خاشاک لەلایەن خەڵکە و فرێ دەداوەتە ناو ئاوەکە هەم سەرچاوەیەکی مەترسیە بۆ خەڵکی خوارە و باغداران و ئەوانش کە ڕووەکەن ئەم ناوچەیە ئاسوودەنی لەسەردایەکردن لەبەرەوە ئەمڕۆ ئێمە بە هەڵمەتێکی گشتگیر لەلایەن کۆمپانیای ئۆرانۆس و بە هاوکاری نوێنەرانی خۆمان لە شارەوانی عربەت توانیمان خزمەتێکی باش بەم شوێنە بکەین و بە جوانترین شێواز بیپارێزین.